توندوتیژی دژی ژنان لە ئێران و لە کۆمەڵگای کوردەواری پێناسا هۆکارەکان و ڕێگاچارەکانی سڵاوتان لێبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەڤ. ئێران لە وڵاتانەیە کە بە پێی پێوانەی ئەو مافانەی فێمینیستەکان و چالاکانی مافەکانی ژنان هەوڵی بۆ دەدەن و لە بەراورد لەگەڵ وڵاتانی پێشکەوتوو لە بواری بەرامبەری ڕەگەزیدا وەک کۆمەڵگایەکی دواکەوتوو لە بواری مافەکانی ژناندا دەناسرێت. ئەو کێشانەی چالاکانی مافەکانی ژنان ئاماژەی پێدەدەن چین هۆکارگەلی دروستبوون و جێگیربوونی ئەم کێشانە لە کۆمەڵگای ئێراندا و لەوانە لە کوردەواریدا چییە؟ کولتور، ئاین، یاسا و دەسەڵات لە ئێران لە خزمەتی بەرامبەری ڕەگەزیدان یان خۆیان سەرچاوی کێشەکەن. چالاکانی مافەکانی ژنان بۆ هەنگاونان بەرەو بەرامبەری ڕەگەزی دەبێت لە چ بوارگەلێکدا چالاک بن؟ ئازیزان ئەم پرسیارانە لەگەڵ میوانەکانی بەرنامە تاوتو دەکەین، بەڵام پێشەکی فەرمونون لەگەڵ راپۆرتێکی کورت لەم پەیوەندیەدا. هەرچەندە لە ئێراندا ژمارە و توانای ژنان هیچی لە پیاوان کەمتر نییە کەچی لە ژیانیاندا ڕوبڕۆی کۆسپ و تەگەرەی زۆر بوونەتەوە بەهۆی دەستوری وڵات کە لەسەر بنچینەی ئاین داڕژراوە و کارهاسانی بۆ کردووە. بێجگە لەمە نەریتی کۆمەڵایەتیش بۆ تەمێردەزما بەسەر ڕوحی ژنانەوە. ئەمانە هەمووی ژنانیان خستۆتە بەر مەترسی ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی. توندوتیژی ئەتوانێت قانونی بێت، ئەتوانێت فەرهەنگی بێت، ئەتوانێت لە سەطحی چوزانم لە ئاستێکی ترا توانشای بکەین، ئەتوانێت فیزیکی چوزانم ڕەفتاری هەموو ئەوانەیە ناتوانین زۆر دایرێکی زۆر بەربڵاو و گەورەیە، ناتوانین زۆر مەحدودی بکەین و بە توندوتیژی چییە؟ لە ڕاستیدا جارنامەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان لە کۆتایی ساڵی 1993 زۆر بەڕوونی توندوتیژی بە دژی ژنان بە هەر کارێک لەسەر بنەمای ڕەگەز ناو دەبات کە شێوازی جۆراوجۆری ئازاردانی ژنانی لێبکەویتەوە، هەروەک ڕۆژنامەوانێکی بواری مافەکانی مرۆڤ و مافەکانی ژنان دەڵێت مەرج نییە بەتەنیا توندوتیژی لێدان و کوتان و شکاندنی دەست و قاچی ژنان بێت. لێسەندنی هەر جۆرە مافێک کە مافی مرۆڤیە لە ژنان لە ڕاستیدا توندوتیژی بە دژی ژنانە. دەکرێت توندوتیژەکە جەستەیی بێت و دەشێت توندوتیژی سێکسی بێت. نمونەشمان لێدان و کوتان و بەرچاونەگرتنی خواستەکانی سێکسی ژنانە. توندوتیژی دەتوانێت بە شێوەی کۆنتڕۆڵکردن بۆ نمونە پیا و کۆنتڕۆڵی ژن بکات. شێوازی باوی توندوتیژی تەنگاوکردنی ژنان لە بواری ئابووریە یانیش کۆنتڕۆڵکردنی داهاتی ئابووری ژنان لەلایەن پیاوانەوە. باشە سەرچاوەکانی توندوتیژی چین ئایا بەتەنیا یاسایە، کەلتوری پیاو سالارە یانیش ئاین ڕۆڵ دەبینێت یانیش پێکهاتەی ئەم هۆکارانەیە؟ گوڵاڵە کەمانگەر نووسەر و لێکۆڵەری کەلتوری پێی وایە ناکرێت توندوتیژی بە دژی ژنان لە بەستێنی گشتی توندوتیژی ناو کۆمەلگا سیر بکرێ و ببێت بە کەیسێکی جودا، چونکە لە ناو کۆمەلگادا جێگای خۆی کردوتەوە، هەرچەندە ئەو دەژڵێت هۆکارە قانونیەکەی لە هەمووی زیاتر ڕۆڵ دەبینێت. لە ئەم مەقتەعی کۆمەلگای خۆمانە بەڕای من بەهۆیەوەی کە گۆڕان ئەمە بەنسبەت لە باری کولتوری گۆڕان نەبینین بەنسبەت 20 ساڵ پێش بەنسبەت 30 ساڵ پێش، بەڕای من گرنگترین هۆکارەکە ئێستا هۆکاری یاساییەکەیە. زۆر زیاتر لە هۆکارە مەزهەبیەکە، زۆر زیاتر لە هۆکارە فەرهەنگیەکە خەریکە کار ئەکات، چون ئەبزارێکی داوە بە دەستپیاوە کە ئەتوانێت لە باری قانونی و هەر کارەمێری هەیە بکات. لقایی دەڵێت ناکرێت ئەم هۆکارانە لێکجیا بکرێنەوە چونکە بەقوڵی تێکەڵاوی یەک بوونە. الان اتفاقی که داره تو ایران میفته اینه که ئەوەی ئێستا لە ئێران ڕوودەدات ئەوەیە یاسادانە لەسەر بنەمای شیکردنەوە لە شەریعەت خەریکە نەریتی دژەژن بەهێز دەکات و دەستی پیاوان زیاتر کراوەتر دەکات بۆ ئەنجامدانی توندوتیژی. لقایی دەژڵێت لە هێندێک لە ناوچەکانی ئێران بۆی هەیە توندوتیژی بە دژی ژنان لە ڕووی فەرهەنگیەوە زیاتر بێت و قانونیش هیچ پشتیوانی لە ژنان ناکات. متاسفانە قانون بەگشتی بەداخەوە یاسا دژی ژنانە لە کۆماری ئیسلامیدا و ئەم دژەژن بوونە شێوازی زیاتر و زیاتر بەخۆوە دەگرێت. بۆ ڕێگەگرتن لەم پەرستاندنە و دروستکردنی کۆمەلگایەکی یەکسانتر بۆ نەوەی پاشەڕۆژ چی بکرێت باشە؟
کەمانگەر پێشنیازی پێکهێنانی سیستمێکی نوێی پەروەردە دەکات. ئامۆزشی بە معنایەوە کە هەم لە سیستم سیاسی ئامۆزشی ڕسمیەکە کار بکات و هەم لە سیستمی بنەماڵی و فەرهەنگیەکە، واتە گۆڕینی بنەڕەتی ئامۆزش بەشێکە لە گۆڕینی هەم یاسا و هەم فەرهەنگ. لەم ساڵانەی دوایی هێندێک گۆڕانی فەرەنجی هاتۆتە دی، بەڵام چالاکانی مافەکانی مرۆڤ و مافەکانی ژنان هیوادارن هەنگاوی خێراتر و زیاتر بنرێت بۆ بنبڕکردنی توندوتیژی دژی ژنان بە هەموو شێوەکانی. محتەبەر شێروانی، دەنجی ئەمریکا. میوانەکانی بەرنامەی حوتەکە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان دەبن. بریتین لە بەڕێزان ناهیدی موکری فێمینیست و چالاکی مافەکانی ژنان لە سوێت، مامۆستا عەبدولمەجیدی زۆهرابی پسپۆڕی بواری ئاین و بەرپرسی تەلەڤیزیۆنی نور لە ئیمارات و ئەگەر بۆمان جێبەجێ بکرێت سارا محەممەدی یاساناس و پارێزەر لە بێلژیک. بە خێرهاتنی هەر سێ میوانی بەرنامە دەکەم و لەسەر ئیزنیان لەگەڵ خاتوو ناهید دەست پێ دەکەین. خاتوو ناهید، توندوتیژی دژی ژنان لە ئێراندا بە چ شێوازگەلێک دەبینرێت و واتە چۆن دەتوان پێناسەی بکەن؟ سلااوڕێزم هەیە بۆ ئێوە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەتان. ئەگەر بمهەیە تعریفێکی گشتی لە مەسەلەی توندوتیژی بەنسبەت ژنان بدەم، دەتوانم ئەوەی بڵم کە دیاردی توندوتیژی دیاردەیەکی نوێ نییە، بەڵام یعنی دیاردەیەکە کە لە توولی مێژوودا ئەمە بەرخوردمان دەگەڵی هەبوو، بەڵام خوێندنەوەیەکی زانستیانە لەسەر ئەوەی کە هۆکارەکانی چەند ئاسەوارەکان چۆنن، دەرەنجامەکانی توندوتیژی چۆنن. ئەو بابەتەیە کە ئێستا بەتایبەت لە سەدەی ڕابردوورە توانیمانە و لەسەر چەمکی توندوتیژی هەمان بێت. واتە توندوتیژی ئەگەر بەتایبەت بەهۆی ڕەگەز ببێت هۆکارێک، یعنی هەر کردارێک، هەر ڕەفتارێک کە بێتە هۆی ئازاری جەستەیی، ئازاری ڕۆحی، ئازاری جسمی، بەرگرتن لەوەی کە مرۆڤێک بتوانێت بە ئازادی خۆی هەڵسو کەوتکە یا بە ئیجبارکردنی هەڵسو کەوتەکانی مرۆڤی ژن دەچێتە نێوخانەی توندوتیژی بەنسبەت ژنانەوە، چونکە بە خاتری ڕەگەز ئەو توندوتیژیانی بەنسبەتی دەکردرێت. واتە هەر شوێنێکیش کە ئازادەکانی ژن بەهۆی توندوتیژی بەری بگیرێت، ئەلێژە هەر دەبینین کە ئەوە شێوازی فۆرمێکی دیکە لە توندوتیژیە. بەتایبەتەوەی کە توندوتیژی دیارە بەنسبەت ژنانەوە لە فۆرم گەلی زۆر جیاوازدایە. ئەمە توندوتیژی سێکسیستیمان هەیە کە شێوازی جیاوازی هەیە، فۆرمی نەرمی هەیە، فۆرمی توندی هەیە، ومە هەوڵ دەدەین کە لەسەر و بابەتانە کار بکەین بۆی کە بتوانین مرۆڤی ژن لەو ئاستە نزمەی کە بەهۆی مەسئلەی دین، بەهۆی مەسئلەی کولتور، بەهۆی مەسئلەیەکی مێژووی ژنان دەرگیرین و بە خاطری ئەو هەڵاواردنە ناتوانن جێگە پێگەی خۆیان دەنێو کۆمەلگایدا بە پێیەکی عادڵانە دروست بکەن. ئەمە هەوڵ دەدەین کە لەسەر و چەمکانە کار بکەین بۆ بتوانین ڕوونکردنەوەی بدەین بۆی کە ژیانی مرۆڤ بەگشتی بە هەردوو جنسی نێر و مێ بتوانێت بەرەو باشتری بڕاتە پێشە. خاتوو ناهید، ئەگەر با بڵێن وەک ئاماژە بە مێستاقەکانی بەنمونونەکانی بدەن لە ئێراندا ئەو ڕەفتارانەی، ئەو شێوازە هەڵسو کەوتانەی کە ئێوە وەک توندوتیژی دژی ژنان دەیناسن چین؟ ئەگەر ئاماژە بدەن بە چەند خاڵی بەرچاوی؟ بەڵێگە چەند خاڵی زۆر بەرچاومە توندوتیژێکمان هەیە کە زۆر زۆر سیستماتیک و دەوڵەتیە، کە دین ڕەنگ و ڕۆڵی ئەسلی دەنێو ئەو سەبکە لە توندوتیژیدا دەنێو کۆمەلگای ئێرانەدا و دیارە کۆمەلگای ئێران جەنابەت بە نمونە پێت خۆشە باسی بکەی دەنامە زۆربەی وڵاتانێک کە حکوومەتی دینی هەیە ئەو شێوازە لە توندوتیژی دەبینی کە ڕنگدانەوەکەی شاید لەسەر شێوازەکانی دیکە بە نوعێک زۆر مەترسیدارتر و جددیتر بێ، بە خاطرەوەی کە فۆرمەکانی دیکە لە توندوتیژی مەسەلەن بۆ نمونە توندوتیژی دەناو بنەماڵەدا توندوتیژێکێک کە بەشێکی دەگەڕێتەوە سەر نائاگاهی یان نەبوودی زانستی پتە و لەسەر مەسئلەی توندوتیژی بەنسبەت ژن و منداڵ دەنێو ماڵەدا. واتە ئەو شۆنانەیە کە ئەمە دەتوانین زانیاری بگەێنینە ئەو تاکانەی کە توندوتیژێ دەکەن یا بکەری توندوتیژین دەکرێن انتزار یا چاوەڕوانی بەمان هەبێت کە گۆڕانکارێکی بەنسبەت سەری تووشی ئەو مرۆڤانە بێت. بەڵام لەو شۆنانەی کە دین بەتایبەت حکوومەت بەدەستی هاودەست دەگەڵ یەکتری دەنێو کۆمەلگایەدا هەوڵ دەدەن بۆی کە ڕۆڵی ژن وەکو بوونەوەرێکی دەستەدی و پێناسە بکەن دەنێو کۆمەلگادا و بە پێی یاسا ڕێگای ژن جێگای ژن دەنێو کۆمەلگادا، دەنێو بنەماڵەدا، دەنێو سیاسەتدا و دەنێو ئەمری سیاسیدا
تووشی بربەستکەن ئەمە لەو شوێنانە دەبینی کە ئەو فۆرمەلە توندوتیژی زۆر زیاتر زەق و بەرچاوە مەترسیدارە. زۆر سپاس. مامۆستا زۆهرابی خاتون ناهید ئاماژەی دابەوە کە لەو کۆمەڵگایانەی کە ئاین لە یاسا و لە دەسەڵاتدا ڕنگدانەوەی زۆری هەیە توندوتیژی ژنان بە زیاتر و با بڵین زۆر دەردناکتر دەبینرێت. بەڕێزت وەک مامۆستایەکی ئاینی پێت وایە ئاینی ئیسلام هەڵگری توندوتیژی ژنان و ڕوانین بە شێوازێکی نابەرابەر بینی ئەو دوو جنسەیە یان نا؟ سڵاو و ڕێزم هەیە بۆ جنابێت و بۆ ئەو میمانە بەڕێزێت و هەروەها بینەرانی ئەم بەرنامەیە. پێش هەموو شتێکەوە ئەرزکەم کە ئاینی ئیسلام وەکو قورئانی پیرۆ سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە تەواوی ئاەتەکانی قورئان و تەواوی سیرەتی پێغەمبەر بۆ ئەوەی هاتووە کە ئینسانێکی بەختەوەر دروست بکە. ئەو ئینسانە بەختەوەر بێ لە ناخ و دەرونی خۆیان و لە ژیانی دەرەوەی خۆی، بەختەوەر بێ لە هەموو بوارەکانی ژیانی خۆیان، چ بواری سیاسی بێ، ئیجتیماعی بێ، بنە ماڵە و خانەوادە بێەوە، هەروەها هەموو شتێکی ترکەوە لەم ژیانە ئینسان لەگەڵیا هەیەوە بەرخوردی هەیە لەگەڵی ئەوە. ئەمما ئەوەی کە ئایا دین ئەوێتە باعسی ئەوە، ئایا ئیسلام بۆتە باعسیەوە کە توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان بکرێت، من ئەوەت ئەرز ئەەکەم کە لە ئاياتەکانی قورئانی کەریمە ئەگە چاو لێ بکەین ئاەتێک نابینیەوە کە ڕێز و قەدر و حورمەتی لە ژندا نەنابێت و ئاياتێکی زۆر فراوان هەیە کە تەوسیە بەوە کراوەکە ژنان تەوەجوهێکی چاکیان پێ بکرێەوە بە جوانی و درستی لەگەڵیانە ڕەفتار بکرێت. هەروەها ئەحادیث پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی بە توندوتیژی ئەیبینین لە جامعەی ئێرانە یا لە هەر جامعەیەکی دینیە، وەکو ئەو میوانە بەڕێزە ئەشاری پێکرد کە لە ئەو جامعەیەکەوە حکوومەتی دینی حاکمە و دەسەڵاتی هەیە ئەو کارەکەم. ئەوەت ئەرز بکەم کە ئەوە قراءەتی فەقیهانی ئەوەیە. ئێستا ئەگەر لە ئێرانە چاو لێ بکەین ئەو توندوتیژیەکەوا دەکرێت بە تایبەت دەگەڕێتەوە بۆ قراءەتی فوقەهایەکەوە حاکمن ئەوەی حکوومەتەکە لە ئێرانە حکوومەتێکی فەقاهەتیە و ئەوێت ئەو قراءەتی خۆیە ئەو فقهێکەوە خۆی ئێڵێت و غاڵبەنیش سەنەدیەتێکی زۆر بە قووەتی نییە بەڕاستی یا کەچ فەهمیەکە لە ئاياتی قورئانی کەریم و ئەحادیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم گەرچی لە ئێرانە بەتایبەت کە مەذهبی شیعە حاکمە ڕوایەتای جعلی و ڕوایەتای بە نەزەری ئێمە ڕوایەتای جعلیەکی زۆر هەیە کە ئەتوانێت پشتگیری ئەو جۆرە تعامڵە بێت. وڵاتانی تریش هەروەها. مامۆستا زۆرابی داوای لێبوردنەکەم با قسەکەت پێ بڕم لێرەدا. دەفەرمونون کە ئاەتی قورئان بەڕوونی با بڵین هاتووە ئاەتی قورئان هاتووە بۆ ئەوە کە ژیانی مرۆڤ بەختەوەر بکە و دیارە ئێوە دەڵێن ئەوەی کە لە کۆمەڵگای ئیسلامی دەکرێت ئەو تەفسیرە فەقیهانەیە کە هیچ پەیوەندیەکی بە ناوەڕۆکی ئاینەوە نییە. لە کۆتایی ئایەی 228 سورەی بەقەرە دەفەرمێ کە ژنان مافگەلێکی شیاویان هەیە و هەروە ئەرکیان لەسەر شانە و بەڵام پیاوان بەسەر ژناندا سەروەری یا مەرتەبەیان هەیە. لە با بڵین ئایەی 34 سورەی نیسا دەفەرمێ کە پیاوان بەسەر ژناندا دەسەڵاتیان هەیە، سەرڕۆیە تەسەلۆتیان هەیە و هەروەها وەش هەمانە شتیتر لە بەنسبەتی مەسەلەی میراتی بەنسبەتی چەند هاوسەرگیری پیاوان بەنسبەتی مەسئلەی تەلاق و جیابوونەوەی ژن و پیاو لە یەکترین و یا بەنسبەتی ئەوەی کە مەسەلەن دەکوترێت لە ئایەی 223 سورەی بەقەرە دەفەرمێت کە ژنان وەک مەزراکانی ئێوەن بە پیاوان دەڵێت و لە هەر کوێ ویستان پشتە ناو مەزراکانی خۆتانەوە. ئام ئایانە چۆن نەتوانین تەفسیر بکەین کە بەرامبەری و یەکسانی لێ بەرداشت بکەین؟ ئەوڵ بەڕۆمانیە کە بەس باسی بەرابەری ئەسڵم بەرابەری معنای ئەوەی نییە کە ئەبێ وەزائیفی ئینسانەکان متەفاوتە دەرنەتیجە ناتوان بەرابەریش بن لە مەسئولیاتیانە ولا تەکالیفیانە ولا حقوقی شەهروەها. بەڵام نقطەیەکەوە وجودی هەیە ئەو ئاەتانە کە ئشارەت پێکرد بەڕاستی هەمووی ئەوانە هاتوون بۆیکەوە بۆ بەختەوەرکردنی جامعە هاتوون، بۆ نەهاتوون کەوا قەدر و حورمەت و جایگاهێکەوە ژن هەیەتی بێنە خواردترە لە پیاو بڵێن پیاو لەسەرەوەیە ژن لە خوارەوەیە وانە لە ئەوڵین ئاياتێ یا لە ئەوڵین مەفهومێکەوە لە خلقەتی ئینسان باس ئەکرێ لە قورئانە باسیەوەیە کە هەمووی ئێوە لە ژن و پیاوە دروست بوون. ئەسڵەن باسی ئەوە نییە کە بڵێ نا پیاو ئەسڵە ژن سەرعە
و ئەڵێ ئەم دوانە هەردووکیانیکەن دوایە لە مەسئولیاتیان هەروەکوان ئەڵێ لەو شوێنەکەوا مەسئولیەتیان هەیە هەروەکو چۆن مەسئولیەتیان هەیە حقوقیشیان هەیە. جنابت فەرموود وتێتی فەزل کەلیمەی فەزل مهم ئەوەیە کە ئەو ئاياتانە ئەو معناهانە لە جێ خۆیان دابنین. کەلیمەی فەزل وەختێ لە قورئانی کەریمە باسی ئەکا بمانای ئەوە نیە کە فەزلێکەوە ئێمە لە فارسیان ناوی ئەبین کەسێک فەزیلەتی هەیە بەسەری دیگەریە معنای ئەوەیە کە کەسێک لە توانمەندیهایەکە زۆرتری هەیە. زۆر باسی ڕزق و ڕۆزی ئەکا ناوی ئەنێ فەزل یەکێک لە کەسێکی تر ڕزق و ڕۆزی زۆر چاکە مامۆستا دینەوە سەر ئەو باسە و چین لای ناهید خانم بۆ ئەو بابەسە بەڵام با لە ساراخان ئیسە لەگەڵمانە لە ساراخان بپرسین بەنسبەتی یاسا وەک ئێوە لە ئێران پارێزەر بوون و یاسا ناسن لە یاسای ئێراندا چه ڕەفتارگەلێک وەک توندوتیژی دژی ژنان پێناسە کراوە لە نظری یاسای ئێران و ئەمانە توندوتیژیە دژی ژنان؟ من سپاسان دەکەم کاکشایت پێشەوەی بچمە سەر جوابی پرسیارێکی جەنابتان سەبارەت بە قسەکانی جەنابی مامۆستا من یەک دانە نوکتە بە شکلی مشخص بۆ چوونم هەیە گەری ئیجازەتان لەسەر بێ بەحسەکە لەسەرەوەی تا زەمانێکی ئێمە بمانهەوێت دین بەو شکڵی کە لە 1400 ساڵەوە پێش ڕاهاتوە بمانەوێت هەر بەسەر ئەو شێوازە داڕۆین بمانهەوێت جوملەکان و مەفاهیمەکەی بمان هەوێت کەمێکی مۆدێڕن بکەین و بڵێن تعبیرەکەی تۆ دروست نیە بەڵام تەفسیرەکەی من دروستە وەک ئەو شتێک کە لەنێو خودی عولەما و ڕوحانیەتدا وجودی هەیە بە هیچ چۆن ناگەین یعنی ئەو پرۆسەی دەردناکی هێژمۆنی دین کە ناتوانین بڵین کە خودی دین کاریگەری لەسەر وەزعیەتی حقوقی ژنان داناوە لەسەر ئابووری دادنێ لەسەر کۆمەلگا دادنێ لەسەر میدیا دادنێ شتێکی ئینکار ناپەزیرە ئەمە احتیاجیمان بەوەی هەیە جەنابی مامۆستا وەک خۆیان وەک هەزاران مامۆستای دیکە کە باوەڕیان بە بەرابەری هەیە بێن ڕۆنسانسێک دروستکەن نازانم ئەمە دەقیقاً لە کوردستان شتێکمان بنێ وەک دانیشگا ئەلئەزهەر هەیە یا شتێکمان وەک هەیە وەک جامعەی علمی دینی قوم شاید بخاریم بیستۆ لە سنە یا لە بەشەکانی دیکەی باشوور من دقیقاً ئیتلاعم نییە بەڵام دەبێ ڕۆنسانسێکی دینی بە شکلی مشخص و تفسیرێکی تازە لە دین بکرێت من لە بیرمە چەند ساڵەوە پێش جەنابی شێخ حوسێنیان لە BBC دعوت کرد و باسییان لەوەی کلیان پرسی کە تۆ باوەڕت بەوەی هەیە کە 4 ژن لە بەرابەر 2 ژندا هەیە لە بەشی شاهیدیداندا گەڕاوە کوتی ئەمە ئەوە کاتێک بوو کە ژن منداڵی زۆر دەبوو لە کۆمەلگادا نەبوو قەڵەم و کاغاز بۆوی نەبوو ئێستا ئەو قەڵەم و کاغازەکەی لێ دێنووسێ و ئەو شاهیدیوی بە ئەندازەی پیاوەکی قەڵەم و کاغازی هەیە شتەکەی لێ ساراخانەکەت گەی بەڵام بەنسبەتی داوای لێبوردنەکەم بەنسبەتی ئەو خاڵانەی کە لە یاسای ئێراندا دەڵێ ئەمانە توندوتیژی ژنان ئەگەر بکرێت بە کورتی کەمترێک دەخە ئاماژەی پێدەن تکایە زەنە کاکر شاید ئەگەر بم هەبێ بە کورتی باوەڕ بفەرمونون حتا بە کورتیش لە حوسەلەی ئەو بەرنامەی دانیە چون تەواوەتی دش بە کەرامەتی ئینسانە من ناڵێمشن دش بە کەرامەتی حزوری وجودی پیاوانە یعنی پێم وابێ خودی پیاوان دەبێت لە بەرابەر ئەو وەزعیەتی حقوقی ژناندا ڕابوەستن ئەمە لە بەشی ئەگەر بم هەوێ هەر ئاوا بە شکڵی مشخص نێوبەرم لە زەماوەنددا مەسئلەمان هەیە زەماوەندی کچی باکەرە دەبێت بە ئیجازەی باب بێت ولی بۆ کوڕ ئەو وەزعیەتە نیە لە بەشی تەلاقدا هەمانە کە مادەی 1933 دەڵێ پیا و هەر کات کە بیهێوێت دەتوانێت ژنەکەی تەلاق بدات و هیچ گونە بەربەستێکی لە پێش نیە بەڵام ژن بۆ تەلاق یەک دنیا مەسئلەی هەیە کە دەبێت سابتی بکە لە دەستگای کە بتوانێت تەلاق وەرگرێت ئەڵبەتە تەجروبەیەکیشم هەیە بە شکلی مشخص کاتێک کە تەرەف معتاد دەبێ و من پەروەندە دەبەمە دادگایە دەڵم کە ئەو شخصە معتادە و حەقی بێ تەبقی قانون ئەو ژنە تەلاق وەرگرێت قازی بە من دەڵێ کە خۆبخانم چێ معتادنی لەو جامعەیەدا یعنی جورێک هەم کۆمەلگا هەم سنت هەم قانون هەم ئەو وەزعیەتی ئیجرای ئەو قانونانە هێرش دەبێت زۆر چاکە ساراخان دێنەوە لای بەڕێستان خات و ناهید مامۆستا دەفەرمێت کە ئاین بۆ بەختەوەری هاتووە و ئەوە تەفسیرە لێی دەکرێت ئەگەر ناژین و پیا و لە ئایندا بەرامبەرن کەواتە ناتوانین ئاینی ئیسلام لە دژایەتی ژندا بە تاوانبار بناسین بەڕای بەڕێز دەو دروستە؟ بڕای منەوە تەواو بە پێچەوانە هەڵەیە یعنی دەتوانم بڵم کە ئیسلام ئەدیان بەگشتی و ئیسلام بە تایبەتی ئینشقاقی مرۆڤ دەستەکردنی مرۆڤ بە چەندین دەستەی جیاواز لە کافر و لە مسلمان و لە طبقاتی مختلف لێ بگەڕین ئەوەی کە ژنی ئەسڵان بە مرۆڤ حساب نەکردو و من پێم سەیرە یعنی من اختلافێکیشم هەیە دیارە دەگەڵ بەشێک لەو ژنانەی یا لەو کەسانی کە لەسەر مەسئلەی یەکسانی کار دەکەن ئەوەی کە
ئەمن بەخۆم بەش بە حاڵی خۆم پێم وایە کە مەسئلەی دین مەسئلەیەکە کە دەبێت لە کۆمەلگای ئێمە چونکە دەبێت بسڕێتەوە لەو بابەتێکە یا دەبێت بڕاتنی و خانەی خودی تاک بەڵام بەداخەوە لە دینی ئیسلامەدامە دەبینین کە حتا تاکیش وەزایفێکی زۆر تایبەتی هەیە بۆیە ناتوانێت و هەم ئەوەی کە سیستمێکی سیاسی زۆر متۆدیکە بۆی کە صاحبی حکوومەت بێ و هێژمونی هەبێ بەسەر کولی خەڵکدا بە تایبەت بەسەر ژناندا چونە مڕام وایە کە مەسئلەی دینی ئیسلام تایبەتەن لەسەر دەستەی ژن خۆی ساخت کردوتەوە ئەمە حتا لە ڕفتاری محەممەدی لەو بەشێدا ئەگەر ئیجازەتان لەسەر بێ من لێرەدا مخالفەتێکی خۆم ڕابگەێنم من بە هیچ عنوان لە بەرابەر ئەو وشەی جەنابتان کە ئیسلام یا هەر دینێک بسڕێتەوە بە شیدەت مخالفم من پێم وایە دین شتێکی معنەویە بە خودی ڕەوانشناسان ڕەوان کاوان و جامعەی بەشەری لە هێرمان هێسەی ئەڵمانەوە بگرێت تا کەسانێکی زۆر فیلسوفانمان هەیە کە باوەڕیان بەوەی هەیە کە جامعە نابێت لە معنەویەت خاڵ بێ بەڵام دوودانە خاتو سارە ببوورە خاتای قسەی تاکە فەرمودات نایت بەشی معنەویەت بەشێکە کە دەچێتە خانەی تاک شتێکی کەمە لە وڵاتانی ئوروپاییش باوەڕمان پێێتی ئەمە دەڵێن ئەو شوێنەی کە تاک بە وەزیفەی خۆی دەزانێت بە ئەرکی دینی خۆی دەزانێت کە بە منداڵەکەی بە ژنەکەی دەستور بدە ئازادەکانی وان سەلب بکە حیتەی ئازادی وان دیاری بکە حجابی ئیجباریان بەسەردا بداڕێ و شوێنی ژیانیان بۆ دیاری بکە ئەو شوێنە لە شوێنی هەریمی تاک هاتوۆتە دەرێ مەبەستێمەوە جا من ئەسپی قسەکەم ئەوەیە کە هەر لە سەردەمی محەممەدڕا هەر تاکو ئێستا ئەمە دەبینین کە تەفەکر دەنێو ژندا کولەن بنبڕ کردراوە ئەمە لە پێش سەدری ئیسلامدا ژنانێکی گەورەمان هەبووە وەکو کلیداری خانێکا بەمە ژنمان هەبووە وەکو هند کە شارەداری یەکێک لە شارەدارەکانی شاری کعبە بوو ئەمە کەسێکمان هەبوو وەکو خەدیجە بەڵام تۆ بە دوای ئیسلامێدا کە ئیسلام دێ ئەتۆ دەسەڵاتی ژن لە هیچ شوێنێک نامێنێەوە ژن حتا بوونەوەرێک نێ کە بتوانێت لە هیچ شوێنێک بۆ خۆی بڕیارە بدا زۆر باشە دادناهیت ببوورە بابچین لای مامۆستا دادنای داوای لێ بردنەکەم مامۆستا زۆرابی ئیجازە بە مامۆستا زۆرابی دەفەرمووی بەڕێزت کە ئەم بەرابەریە هەیە و ئەمانە هەمووی بۆ مەسلحەتی ژنانە لانەکەم لە شتێکدا کە ڕەنگە نەتوانین تەفسیری لێ بکەین بەحسی پوششە بەڕوونی لە قورئاندا هاتووە بە نسبەتی شێوازی جلپۆشینی ژنان بەڕێزت چۆن دەتوانی ئلزامی ئاین بەوەی کە ژنان چۆن خۆیان داپۆشن لە پیاوان وەک مافی ژن پێناسەی بکەیت بۆ ئەو مافە لە ژن دەستێنی کە ئەو جۆرەکە خۆی حەزەکانی لیباس کاتە بەری پێش ئەوە عەرزت بکەم کە ئەوەی کە ئەو بەڕێزە فەرمووی لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێش ئەو دوای ئەویش من وا ئەزانم بەڵکو تاریخ ئەوەی ثابت دەکات کە ژنان لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر ڕشتیان کرد بۆ ئەو نمونەی حەزەتی عایشە بوو هەم نفوزی سیاسی هەبوو هەم حزوری سیاسی هەبوو ژنان بوون کەوا لە حکوومەتە حزوریان بوو یعنی حاکم کە نەبوون بەڵام لە کارەهای ئجرائیە حزوریان هەبوو لە زمانی حەزەتی عومەرا ژنێک بوو کە مەسئولی بازار بوو سەرکەشی بازاری ئەکرد مەسئولی کنترۆلی بازار بوو و نمونەی ئەوانە زۆر فراوانن ئەسڵ غەیری ئەوە بەخشێکی زۆر لە ئەحادیثێکەوە ڕەوایەت کراوە ژنانی پێغەمبەر ڕەوایەتیان کردووە زیاتر لە 5,000 ڕەوایەت کراوە لە ئوم المؤمنین عایشە ڕەوایەت کراوە و هەروەها ژنانی تریش زۆر نەقشێکی زۆر بارز ڕۆشنیان بوو ئەمە یەکەوەی کە ئەسڵ عایشە بە پێی توای مستەنەداتی تاریخی بە پێی ئەو شتانە مەنابعەی کەمەل لە خودی عەرەبەکانەوە بەدەستی ئێمە گەیشتووە واتە مەنابعەیەکی کە بخوان باوەڕیان پێێتی لە قورئانەوە تا ئەو شوێنانەی کە لە ئەمە دەبینی کە عایشە ئەوڵەن جیاوازێکی هەیە بەهۆیە کە بە خاتری تەمەنی کەمی بە خاتری محبوبیەتێکی کە لەکەن محەممەدی هەی بۆ و حتى عایشە لە وەختێکی لە سوورەی وەختێکی لە سوورەی جنابدا بۆ شێوەیەکی جنابدا ئەوە تەفسیری جنابکە چۆن ئوم المؤمنین عایشە خۆشەویستی پێغەمبەر بووە دەرنەتیجە ئەوان لەوێ ئەسڵەن زۆر چاکە زۆر چاکە خاتونایت بێڵە مامۆستا تەواو بکە هەمیشە ئامادەیە کە فەرایزی کە نیازەکانی جنسی تۆ تەمین بکە زۆر چاکە خاتونایت زۆر مامۆستا فەرموو بەڵێ ئەوانە هەموو تەفسیری خۆتان تەفسیرێکەوە ئێوە ئێڵن چۆن لە قەناعەت و فکری خۆتانە
و ئەزانن دین دژی جامعەیە دەرنەتیجە بە هەر شێوەیە هەر حادسەیەکی تاریخی بۆ شێوە تەفسیرتان کردێتەوە مامۆستا ئەگەر بکەیت لەسەر ئەو خاڵە تایبەتەکە ئاماژەمەدا مامۆستا زۆرابی مامۆستا داوای لێبوردن نەکەم مامۆستا زۆرابی ببورە با لە مێژووە بێنێ ئیمڕۆ مامۆستا زۆرابی ئەوەی کە ئایستا بە پێی ئاینی ئیسلام ژنان دەبێت بە ئیزنی پیا و با بڵێن بۆ دەرۆچوونیان بۆ کاروەرگردنیان بۆ سەفەرکردنیان بۆ شوکردنیان بۆ تەلاقدانیان و هەروەها بۆ جلبەرکردنیان ئەمە چۆن دەتوانین وەک بەرانبەری بینی ژن و پیا و لەسەم تەفسیر بکەیت زۆر بە کورتی بفەرمووی بە کورتی ئارز دەکەم بۆ شوکردنیان بۆ تەلاقگرتنیان بۆ هیچ کام لەوانەی کەوە جنابەت فەرمووت بمانای ئەوە نییە کەوا ئەبێ ئەوان ئیجازیان ئەگە خۆیان ناڕازی بوون ناکرێت ئەوڵەن بۆ ئزدواجیان ئەگە ناڕازی بن ئزدواجیان دروست نییە بە ئجبار ناکرێت بە ئزدواجیان بێ ئەگەر بۆ تەلاق بێ بە اختیاری خۆیان ئەتوانن جابنەوە لە هاوسەرەکەیان و کەسیش ناتوانێت مانعیان بێ ئەوەی کە لە جامعات هەیە ئەوە جامعەی ئێران و هەیە ئەو خۆشکەمان ئشارەی کرد بەوەی کەوا ئەگە معتادیش پێ ناتوانێت تەلاق بچێنێ باسی ئەوەیە کە قورآن باسی ئەکا ئەوەی کە قورآن باسەکە حەدیثی پێغەمبەر باسەکە ئەوەیەکە ئەبێ لەو کچە ئیجازە وەرگن ئەگە بتانەوە بیدەن پیاوێکەوە ئەی جلوبەرچی مامۆستا جلوبەرگی ژنان چی مامۆستا شێوازی لباسبەرکردن مامۆستا شێوازی لباسبەرکردنیان بۆ بەڵێ شێوازی خۆپۆشانیان شێوازی جلبەرکردنیان بەڵێ ئەرز دەکەم کە پۆششێکەوە هەیە بە ناوی حجاب ئەوڵەن ئیلزام نییە بە نەوعی پۆششێکەوە هەیە کە چۆن بێ شکلی چۆن بێ قیافەی چۆن بێ بەڵام حجاب وەکو نوێژخواندن وایە وەکو ڕۆژوگرتن وایە عیبادەتێکەکەوا فەرز کراوە لەسەری ژنان هیچ ڕبتێکی بەوە نییە کە بڵێ ئەبێ پیاوەکە ئیجباری بکات لەسەری ئیجبارکردنی نوێژ چۆنە هەروەکو ئیجبارکردنی حجاب وایە چۆن لە نوێژە خوای گەورە فەرمی نوێژ بکەن دەستوری داوە نوێژ بکەن ئەو نوێژە بۆ بەختەوەری حجابەکەش هەروە بەختەوەری خۆیانە زۆر چاکە مامۆستا دەفەرمووی ڕوئەدات و ئیجباریان نەکەن لەسەری حجاب ئەو مۆزوعێکی ترە ڕەبتی بە ئیسلامەوە زۆر چاکە مامۆستا فقیهانە بەڵکو منوە ئەزانم مۆزوعێکە حتا ڕەبتی بە ئیسلامەوە نیە پێش ئیسلامیش ئەو ئیجبارکردن بۆ دوای ئیسلامیش هەیە زۆر چاکە مامۆستا سپاسە دەکەم مامۆستا کەواتە دەفەرموون ئیجبار نەکردنەکەی مامۆستا باسی ئەوروپا ناکەین مامۆستا باسی ساراخان ببوورە مامۆستا داوای لێبوردنەکەم کەواتە ئیجبار نەکردنەکەی مانای ئەوەیە کە ئەو دەفەرموون ئەمە زۆڵمکردن لە ژنان نیە خاتو سارا لە ئێراندا بەنسبەتی ئەو پێشەکارانە کە هەیە ئایا یاسا هەوڵی داوە دامەزراوە دابنێ بۆ پاراستنی مافی ژنان یا دامەزراوی داناوە بۆ پێشکردنی زیاتری مافی ژنان لە ئێران لە کۆمەڵگەی کوردەواریدا ئەوە دقیقاً دوودان پرسیارە کاک شاهید یعنی ئەو بەشێکە ڕێکخراوەهایەکمان هەیە کە بەرزەدی ژنان بێ من لێ ڕادەست پێ دەکەم بەڵێ ڕێکخراوەمان زۆرە نەهاتهایی روحانیت نهادی روحانیت نهادهای مذهبی نهادی خودی به اصلاح دفتری رهبری خودی رهبر و او حرکتانی که امام جمعه کان و احمدی خاتمی دی باز دکات توندوتیژی کان بشكل مشخص بعضك علم الهدى كمخالف كونسرت كان كناهي رجلان حضور پیدا کن كناهي رجلان شادي کن و اگر اشتباه كم دو سال لو پیش امام جمعه اصفهان دقيقا مساله توندوتیژی لهنا سر زمان و عديك چون اسيديان تيزابيان بسردون سايجنان ذاكر نهادي روحانيت للايك ديك وقت احمد نژاد بيستيك استاديوم كان كاتوا بوجنان به هر دلیلێکی کە بۆ خۆی تایبەتمەندی کارکتەری خاصی خۆی هەبوو بە وەزعیەتی سیاسیەکەی دقیقاً لە وەختێکی ئیعلام کرا لە دەفتەری ڕوحانیەت بە ئیصلاح ئاغای هەمەدانی نووری و ئاغای لەنکەرانی و ئەوانە مخالفەتی خۆیان بشکلی مشخص ئیعلام کرد بە دەرگاکان نەکرانەوە بەشی خودی قوڵبەی قەزاییە بە شکلی مشخص زۆر چاک کە تەواتی موازینی خاطی تەواوەتی وضعیتی دادگاه بر اساس موازین اسلامی موازین اسلامی بر بگل داوای لێبوردنەکەم بەداخەوە کاتی بڕاکەمان زۆر کورتە زۆر داوای لێبوردنەکەم ئەگەر بکرێت لە 30 سانیدا چون فقط دەقەونیەکمانەوە فەرمونون بەڕای ئێوە بۆ چاکسازی لە بواری مافەکانی ژنان لە ئێراندا ئەووەڵین هەنگاو دەبێت لە کۆمەلگا هەر بگیرێت یا بنەماڵە یا یاسا یا ئاین فقط بە کورتی دادسارە بەشی مثبتێکی قانونیش بڵێم دەچمەوە سەرمێگەری وەختم هەبێت بەشی حقوقی دوو دانیشتمان هەیە کە بە نەفعی ژنانە یەکیان مەسئلەی مارەیە کە نەوەک نەقسی ئەسڵەکەی کە
شتێکی ئینسانی نیە ئەوە جودا بەڵام مارەیی وەک ئەهرم فشارێک ژنان دەتوانن بەکاری بێنن بەشی دووەم بەشی نەفقەیەک کە حتا ژندارا بێت پیاوەکەی مێردەکەی دەبێت سارا کاتمان نەما بەداخەوە چی ئەو هەنگاوە کە بێ هەڵیبێنین لە چ بوارێکدا لەک کەلیمە فەقەت وایە جاری وایە خودی کۆمەلگا زۆر چاکە دادناهیت ئێوە دەڵێن چی دادناهیت ئێوە دەڵێن چی دادە سارا دادە ناهیت داوای لێبور نەکەم بەداخەوە کاتمان نەما پێم وابێ ئەبێ حتمما بەرنامێکی دابنین بۆ ئەم بابەتە بە تاکید بەرنامێکی دادانین بۆ ئەم بابەتە کە بەرخوردێکی زۆر جددی ڕاشکاوانە لەسەر مەسئلەی دین و دووچاری چاواشەکارانە بە تاکید زۆر سپاس لە هەر سێ میوانی بەڕێزی بەرنامە ئێوە ئازیز کە تا کۆتایی بەرامبەر لەگەڵمان بوون تا بێگەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە خۆشی و سەرکەوتن.